سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. پرۆژە خزمەتگوزاریەکان بە تایبەت لە بواری ڕێگاوبان لە سەنتەری قەزای ناوەندی سۆران بەردەوامیان هەیە. شەقامێکی نوێ لە سەنتەری قەزای ناوەندی سۆران دروست دەکرێت. ئەم شەقامە تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئەو لۆدە زۆرەی کە لە نێو بازار و شەقامی شارەوانی هەیە. لێرە سەرپەرشتیار یاخود بەڕوبەری پرۆژەکە ومێت حەسکۆ میوانی منە. کاک ومێت سلااوت لێبێت. ئەم پرۆژێ خۆی لە چیە بینێتەوە گەر بۆم باز بکە؟ پرۆژەکە خۆی لە ئاوەڕۆی سندوقیە بینیتەوە 2 بە 2 بە درێژی 200 مترە قۆناغی دووەمە. لە پاشان دەفنیاتمان هەیە بە سەرەبەر، بڕگەی دیکەشمان هەیە، بڕگەی خۆلکاریە، بڕگەی تێکەڵەیە، بڕگەی ڕەسیفە. ئێستا پرۆژەکەمان لە قۆناغی کۆتاییە، لە مەرحەلەی لە قۆناغی ڕەسیفدانانە. ئینشاءڵڵا ئەو لە فەحسەکان دەرچین لەو ماوەی 3-4 نقطەمانمە. ئەو نقطانە دەربچی دەست بە قاعیدەی کربستۆنەکەین، هەروەها دەست بە قیرتاوکردنی شەکەین لە ماوەی ئەو 20 ڕۆژە ئینشاءڵڵا. باشە. لەو ماوەی کە ئیشتان لێرە کردووە بابەتی زێدەڕۆی هەبووە، ئەمە تا چەند هۆکار بووە لە دواکەوتنیان پرۆژە؟ بەخۆی ماوەیەکی زۆرە پرۆژەکە وەستاوە بەهۆی گرفتی زێدەڕۆیی و هاوکار نەبوونی هاوڵاتیان. بەڵام جەنابی سەرپەرشتیار کاک هەڵگورد هاتە سەرخەت و هەروەها جەنابی قایمقام و سەرۆک شارەوانی هاوکار و هەماهنگ بوون. لە کۆتاییدا بڕیاریاندا هەفتەی ڕابردوو دەستمان بە کردنەوەی شەقامەکە کرد. تقریبا نزیک 40 مترێک مشکلەمان هەبوو، نەمانەتوانی کۆتایی شەقامەکە بکەینەوە، بەڵام ئەلحەمدولیلا کراوە هەفتەی ڕابردوو. ئێستاش دەست بە تێکەڵەیەکەی هەفتەی دابێ لە شەمەوە دەست بە قاعیدەی کربستۆنەکەی. باشە. تا چەند کاریگەری لەسەر ئەو لۆدە زۆرە هەیە؟ لێرە شارەوانیمان هەیە، بەڕێوەبەریاتی ڕۆشنبیریە، بانکە، ئەمانە کۆمەڵەیەک دام و دەستگای حکوومەتن لێرە، لۆدێکی زۆر هەیە. ئەمە بەخۆی شەقامەکە ئەبێتە بەدیل بۆ ناو بازاری سۆران، هەروەها ئەو لۆدە زۆرە کە لە ناو شار هەیە کەمەکرێتەوە بە حکمەوەی ڕێی ڕواندز و چۆمانی لەسەیە. ئەوە بەو شەقامەیدا هاموشۆەکەن. هەروەها شەقامێکی 20 مەتری 2 بانقی لەسەنە، لەگە بەڕێوەبەریاتی ڕۆشنبیری شەقامی شارەوانی لەسەیە، ئەوانە قوتابخانەی لەسەنە، 2 قوتابخانە لۆدێکی زۆریان لەسەیە. بە تەواوبوونی ئەو شەقامە ئەو لۆدە زۆرە نامینیت و تقریبان تەوازونێک لە شەقامەکان ڕائەگریتن و ئەو جەنجالیەی کە لە شەقامەکان هەیە لە ناو بازار و لە شەقامی شارەوانی نامینیتن ئینشاءڵڵا.